ئازارەکانیان نوێ بووتەوە. بیرەوەریەر چواردە ئازیزەکەی چاوەکانی پڕ فرمێس کردووە. دایک و باوک و 6 برا و 2 خوشکی لە کیمیابارانەکەدا شەید بوون. هەموو دقەیە من هەموو ڕۆژە لا یەزال هەموو ڕۆژە ماڵچۆڵ بێ ئەگرێم هەموو ڕۆژە بۆ من شانزەی سێیە جەمە یەکی سێ ژاوئیتر بۆ من ئازارێ ناتوانم نەچوونە دەرم نە هیچم یعنی هەر لە ژیان بێهیوا بووم سێرەکەم نەبرایە نەخۆشکێ نەدایکێ نەباوکێ یعنی دوو دەرگایان لە من داخست بۆ کوێژ بڕۆی کەسیش لە ئازارەکانمان تێناگات هەمووشیان بە 1000 دەرگایان لە داخستین باوکەیان چی بکەم؟ بێگەرد شەو ڕۆژێک لە کیمیابارانەکە لە تەنیشت برا شەیدەکەی ڕۆژی کردوتەوە و دەڵێت هێندە ئازارێکی قوڵە بەردەوام ئەو ساتە لە پێشچاوێتی. ئیتر بە مردووی شەو ڕۆژە لە بەردەستمان بوو هەر لە بردگاکەی خۆمانە بە قسفی یەکەم تەیارە براکەم برینار بوو ئیتر بۆ ئێوارەکەی ڕۆحی دەرچوو شەو ڕۆژێ بە مردووی لە باوەشی دایکما بوو لە ژەرزەمینی ماڵی دراوسەیەکمان بووین دایکم لەوە خوڕپەی لێکە و تووشی نەخۆشی دڵ بوو چەند ساڵە دایکم بە نەخۆشی دڵەوە ناڵاندوێتی دوای کیمیایەکە هەموو یادیسەیەک ئێمە لە ئینعاژ بووین دایکم منداغڵی خستەخانە کردووە یعنی نەهاتوین بۆ یاد نەمانتوانێت بەشداری بکەین هەتا پار دایکم وفاتی کرد جەڵدەی دڵ لێیە هەموو ڕۆژێکمان گریانە هەر کە باسی هەڵەبجە و کیمیابارانەکەن ئێمە هەموو کاتێ گریاوین چونکە ناتوانین لە بیری بکەین. تاوانی کیمیابارانەکەی هەڵەبجە ئازار و چیرۆک گەلێکی بەجێهێشت هیچ کات لەبیر ناکرێن کە سوکاری شەیدانی هەموو ڕۆژێک لەگەڵ ئەو ساتە دەژین کە ئازیزانیان بە یەکجاری بەجێهێشتون هەندێکیشیان بە تەنیا ماونەتەوە و تەواوی کە سوکاریان شەید بوون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.